أدراك ما القارعة يوم يكون الناس كالفراش المبثوث وتكون الجبال كالعهن المنفوش فأما من ثقلت موازينه فهو في عيشة راضية وأما من خفت موازينه فأمه هاوية وما أدراك ما هي نار حامية. دایکی زۆر جار باسێکە کە لە ماڵەوە ئەڵێ لەبەرەوەی کە من لە شتێ تێنەگەم بە زمانی ئینگلیزی هەردووکیان قسەکەن بەیەکەوە ئەو توانایەشیان زۆر باشە ئەڵێ گلەیان لێ کە مەڵێم خۆ من تێناگەم تۆ شتێ بڵێن بە کوردی با من شتێ بگەن. بزن بۆسە دام ئەمەش کۆم بە دوو باشی باشە. من ناوم نیهاد جعفرە تەمەنم 8 ساڵە و لە سەیسادی ڕەژیم من لە دەستگای نووری حیکمە دەرس دەخوێنم. ئێمە تەجوید و زمانی عەرەبی و زمانی ئینگلیزی دەخوێنین و سپاسی دەستخۆشی مامۆستاکان دەکەم بۆ ئەوەی کە ماندوو بوون و سپاس دەگوڵکشن دەکەم کاوکاربوون لەگەڵمدا. حەزم لە وانەی ئینگلیزیە و حەزیش دەکەم من بە دکتۆر. من شەونم فەتاح لە دەستگای نووری حیکمە مامۆسام کۆمەڵێکی زۆر قوتابیمان لایە و قوتابیەکان ماشەڵڵا کۆمەڵی قوتابی زیرەک و بەتوانە و بەهرەدارن نێکی و هەستیش یەکێکن لەو قوتابیانەی کە لە لامان دەرزە خوێنن و ماشەڵڵا دوو قوتابین کە زۆر زیرەکن لە لای ئێمە زیرەکن هەم لە قوتابخانەش یەکەمن و لە دەرزەکانیانە سەرکەوتون. ئەم دوو قوتابیە لە ماڵەوە زۆر گوێڕایەڵن گوێڕایەڵی دایک و باوکیانن هەروەها ئەرکەکانیان زۆر بە جوانی بەجێ ئەگەیەنن. تۆ دیقڵەکەشی لێ بکەیتەوە بە شێوەیانە پەیوەندیشیان زۆر باشە بەیەکۆ کاتێکەیەن هەر لەوێژ دیارە هەتا هەردووکیشیان لە یەک پۆل دانیشتون لەبەرەوە داوایان کرد تەمەنەکان هەرچەند دوورە لەیەکۆ بەڵام بەهۆی زیرەکینێکی هەردووکیمان کردوونەتە پۆلێکۆ ماشەڵڵا زۆر زیرەکن جا لەبەرەوە ئەو ئەرکەی ئایان درێتێ تەواوی مامۆستاکان لێیان ڕازین چونکە بە تەواوی جێبەجێکەن و ئەرکەکان وەکو خۆی گێنەوە بە زیادە ئامادەیان کردووە. ألف لام ميم ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين الذين يؤمنون بالغيب ويقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون. من ناوم هستيني هذا لدزقاي نوري حكمة للقيسي صادق درس دخوانين ولو فيري قرآن وتجويد وآداب وزمان إنجليزي وزمان عربي ما دكان وزور سباسي ما مستكان مدكان كهوكار من لقل مدو سباسي داكو باوكيش مدكان ومن خوشك كم كنابي نيكيا بيكا يعني إمش بيكا وقرآن وهم هرشتك بكرة تواقر لقرآن لفرمود إما بيكا وبجاري تدا كين وهم كاتكان بيكا وبصر دبينه همش ياري ما مصانو ياري ما مصانو كتب دخوانينوا وهم كاتب بيكا وين وهر كاتكيش كفرمود يخوش تبكرة وهردو كان بيكا وبجاري لشتك دادا كين. Fear and respect دوات ترسوريس جيرغاك بس أو دكات دلت long time ago very cruel king. The king was ruling of a country all citizens were fearful because of his cruelty. The king has a dog named Jack which he asked to love more than anything. The king organized last ritual of dog. باشا في أولاد توشي لنشيرك تيجيشتيت يعني. لو تيجيشتو باشاكا كاريتو تجي برا بابا خلق مكو وقسك يجي مكا قروانه بتسوكا هي وهي أسلاكي لخوي ضلت من يك يخلق من خوش ده كي ضلت يخلق يركان لتونيا كاتك بروجي شخص فرمودك راجينرا نیکی بەدایکی وتبوو حەزەکەم بەشداری بکەم بەڵام لەبەرەوەی کاتە تەمەنی زۆر بچوو بوو توانای ئەوەی نەبوو خوێندن و نووسینی نەبوو لەبەرەوەی داوای لە دایکی کردبوو کە هاوکاری بکە لە ماڵەوە ئەگەر بتوانێ پێی لەبەر بکە جا لەبەرەوەی دایکی شیات بوو کتێبەکەی بۆ بردبوو سعی پێ کردبوو ئەوانە هەڵێکی زۆری لەگەڵدا بوو لەشی ساغ بێ و دەستی خۆش بێ یاخوا سەرکەوتوو بێ کە نمونەی دایکێکی سەرکەوتوو ماندوو نەناسە زۆرە تۆ بێ لە تەمەنێکی زۆر بچوو کات ئەو تااقەت و توانایە و هەبێ ئەو هەموو فەرموودە بوو مناڵە لەبەرکەی هەر ئەو کات کە بەشداری کرد و توانەکانی بە دەرکەوتن کە دەرەجەی 100% هێنا لەو فەرمودانەیە کە بە تەواوی لەبەری کردبوون.
بسم الله الرحمن الرحيم. بناوي خواي بخشنده ومهربان. الرحمن خواي بخشنده. علم القرآن قرآني فيري محمد كرت. خلق الإنسان آدمي دروست كرت. علمه البيان وفيري قفتقوي كرت. الشمس والقمر بحسبان غرمان بحسابك جزور وردين ودتشن. والنجم والشجر يسجدان وقجوجا ودرخت السجدة بخدا دبن. والسماء رفعها ووضع الميزان أسناني بلند وبرز كردوتو ترازو عدالتي داناوا. ألا تطغوا في الميزان وفرماني دوا زيادة رويلة ترازو داناكين. وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان. وكيشانات عن رأي بكيشن زيادة رأي ما كان سوق ما يكيشن. سينجي أورج والله رجع مستوي. ئێمە مامۆستاین دەستگای نووری حیکمە لە قیسەی سادق ڕۆژانی هێنی لێرە وانەی تەجوید و قورئان و هەروەها ئاداب و زمانی ئینگلیزی و عەرەبی بە خوێندکاران دەڵێنەوە و خوێندکارانی ئێرە سوپاس بۆ خی گەورە لە ئاستێکی زۆر باشدان و دەستخۆشی لە دایک و باوکی نیکی و هەستیش دەکەین کە لێرە وانەکانیان تاو جێبەجێ دەکەن لەگەڵ مامۆستاکاندا ڕۆژانە دەڕۆن لەگەڵی داوانەکانی زمانی عەرەبی و زمانی ئینگلیزی بە خوێندکاران دەڵێنەوە و سوپاس بۆ خی گەورە قوتابیان لە ئاستێکی زۆر باشدان و هەروەها دەستخۆشی لە هەستی و نیکی و هەروها دایک و باوکیشیان دەکەین کە لەگەڵ مامۆستاکانیدا زۆر باش دەڕۆن و ئەرکەکانیان بە تەواوی جێبەجێ دەکەین. أعوذ بالله من الشيطان الرجيم. الله لا إله إلا هو الحي القيوم لا تأخذه سنة ولا نوم له ما في السماوات وما في الأرض من ذا الذي يشفع عنده إلا بإذنه يعلم ما بين أيديهم وما خلفهم ولا يحيطون بشيء من علمه إلا بما شاء وسع كرسيه السماوات والأرض ولا يؤوده حفظهما وهو العلي العظيم. سەردانی قوتابخانەی چیام کرد نیکی لەوێ دەوامەکە جا قەدەری خوا بە بەسی قوتابیەکانمان کرد و ئەوانە وتی قوتابێکی زۆر زیرەکمانەیە لێرە وتم ناوی چی وتی ناوی نیکی وت وڵاوە تەلەبەی ئێمەیە وتی وەڵا لە پرۆژەی میهادەکە لە سوورەتی ڕەحمان بەشداری کردووە کە بینیومە ئەو بەو بچووکە و نەجوان لەبەری کردووە ئەتر هانی داوم یەکسەر منیش کە چاوم لەو کردووە ڕۆژ پێمەوە لە ماڵەوە دەستم پێ کردووە سوپاس بەخوای گەورە بەهۆی نیکی و منش بەشداری سوورەتی ڕەحمانەکەم کردووە لەبەرەوەی زۆر پەیوەستن بە یەکۆ ئەو نە یەکیان خۆش شەوێ لە ماڵەوە زۆر وەگرن و ئەوانە زۆر داوایان کرد کاتێک کە بەجیا دامان نابوون بە حکمی تەمەنەکەیان ئەتر دیار بوو زۆر نامرتاح بوون لێرە لەبەرەوە داوایان کرد وتی مامۆستاگیان با خوشکەکەشم هەربێت بۆ لای خۆم و خۆم ئاگام لێ بێ و ئەو کات ئێمە نەمانەزانی ماشەڵڵا بەو شێوە ئەو نەتواناکانی هەیە ئەتر لەبەرەوە بردمانە پۆلەکەی هەستی سا ماشەڵڵا لەگەڵەوانە زۆر زیرەکە و گونجاوە و ئەوەش هەر زیاتر بۆەوە گەڕێتەوە لە ماڵ و ماشەڵڵا زۆر پەیوەندیان باشە و دیارە دایک ئەوش بۆ دایک و باوکێ گەڕێتەوە ماشەڵڵا کە ئەوە دیارە عیلەیەکی چاک و پتە و پەروەردەیەکی جوان و بەڕاستی هیواداریم خەڵک هەمووی ئاوە شێوە مناڵ پەروەردەکە. من لە پرۆژەی میهادی قورئاندا لە سوورەتی ڕەحماندا بەشداریم کرد بوو توانی پلەینەوە نۆ بەدەست بێنم و لە پوختی بەختی چاکاران بۆ منداڵان مسلمان لە فەرموودەکەدا بەشداریم کرد بوو توانیم پلەی سەد بەدەست بێنم و لە 20 فەرموودەشدا بەشداریم کرد بوو توانیم پلەی سەد بەدەست بێنم. هەستی پۆلینۆیە یەد ئەو وانانەی ئەی خوێنێ لە قوتابخانە ئەڕوات و دیسان نیکیدانێ و هەمان وانەکانی پێڵەکەم شتانە دایکی بۆمانە گێڕێتەوە لە ماڵەوە باسییانەکەن بەڕاستی دوو مناڵن زۆر بەهرەدان زۆر زیرەکن ماشەڵڵایان لێبێ کە ئەمەش سەرکەوتنیان بە دەرەجە یەک بۆ ماڵەوە گەڕێتەوە هەروەها بۆ توانای خۆیان پاشان بۆ مامۆساکانیان کە هەوڵیان لەگەڵادن هیوای سەرکەوتنیان بۆ خوازم
داواکارم لە خوای پەروەردگار کە تەمەنیان پڕ بێ لە خێر و بەرەکەت و ببنە دوو مناڵی زۆر چاک و دوا ڕۆژێکی زۆر ڕووناکیانە بێ هەم بۆ خۆیان هەم بۆ دایک و باوکیان و خی گەورە بیکاتە پاداشتێکی نەبراوە بۆ دوا ڕۆژی دایک و باوکیان و داواکەم لە خوای پەروەردگار دایک و باوکیان بکاتە و دایک و باوکانە کە تاجی زێڕینیان نەکرێتە سەر چونکە لە بەرکردنی قورئانیشا زۆر توانایەکی باشیانەیە و لە ماڵیشە هەوڵیان لەگەڵادەن و خۆشیان زۆر خەریکن و ماندووە بن. الله الرحمن الرحيم الملك القدوس السلام المؤمن المهيمن العزيز الجبار المتكبر الخالق البارئ المصور الغفار القهار الوهاب الرزاق الفتاح العليم القابس الباسط الخافض الرافع المعيز المزيل السميع البصير الحكم العدل اللطيف الخبير الحليم العظيم الغفور الشكور العلي المقيت الحسيب الجليل الكريم الرقيب المجيب الواسع الحكيم الودود المجيد الباعث الشهيد الحق الوكيل القوي المتين الولي الحميد المحصي المبدئ المعيد المحيي المميت الحي القيوم الواجد الماجد الواحد الأحد الصمد القادر المقتدر المقدم المؤخر الأول الآخر الظاهر الباطن الوالي المتعال البر التواب المنتقم العفو الرؤوف مالك الملك ذو الجلال والإكرام المقصد الجامع الغني المغني